سڵاتانی بێبڕێزان ببورن کە بەرنامەیەکی خەڵک لە کاتی خۆیدا پێشکەش نەکرا بەهۆی بوونی چەند کێشەیەکی تەکنیکی لە هێڵەکانی پەیوەندیکردن. بەڕێزان تەوری ئەمجاری بەرنامەیەکی خەڵک تایبەتە بە دیاردەی خراپ بەکارهێنانی مۆبایل لە کۆمەڵگەی کوردیدا. ئایا هۆکارەکانی چین کە مۆبایل بە خراپ بەکاردەهێنرێت وەک هەندێک دەستەواژە کە بەکاردێن نوکەکردن و یان ئەوانی کە پێیان دەوتێت سیمکارتی ئەلوچ. ناوبڕێکی کورت و پەیوەندەکانتان وەردەگرین. دوبارە سڵاتان لێبێ ئەزیان دیارە بەداوای لێبوردنەوە کە بەرنامەیەکی خەڵک لە کاتی خۆیدا پێشکەش نەکرا بەهۆی بوونی چەند کێشەیەکی تەکنیکی لە هێڵەکانی پەیوەندی. بەڵێ یەکەم پەیوەندیمان لەگەڵدایە لە هەولێرەوە. دەشتی لە هەولێر فەرموو کاک دەشتی. کاک دەشتی سڵاو لێبێ فەرموو. دیارە پەیوەندیەکەی دەشتی لە هەولێر پشڕا بەڵێ دەچینە لای ئازاد لە کەرکووک. فەرموو کاک ئازاد. ئەم کاتە باش هەموو کاتێکت کاک ئازاد. چۆنی براکەم باشی؟ زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک ئازاد فەرموو. بەرنامەکەت لێکەم و بەڕاستی بەرنامەکەت جێی خۆی کردوێتەوە لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەنی بەڕاستی مایکی خەڵک بەڕاستی ئێوە ئەو مافەتان داوە بەوەی کەوە حەقی مافی هاوڵاتی لە مایکی خەڵک لای ئێوە بەدیەکرێت دەستخۆشتان لێکەم میوادارم. زۆر سپاس دەکەم کاک ئازاد. هەموو تەوەرەکان باڵێن ڕۆژانە هەموو تەوەرەکان بێتە تەوەری کۆمەڵایەتی بێت تەوەری شەیدان بێت کە مادامان بێتێت پەیوەست بێ بە حزب شوقەیەک ئێوە تەلەڤیزیۆنێکی ئازادن سەربەخۆن ینی سەتەلایتێکی ئازادن و بە شەریکسانیش ئازادە و نەترسی ینی با ئێمە بە ئازادی لەدایک بووین بە ئازادیش ئەمرینتر. بەڵێ کاک ئازاد بڵێ سپاس بۆ قسەکان کاک ئازاد. تەوەری ئێمە لەسەر دیاردەی خراپ بەکارهێنانی مۆبایلە لە ئێستادا ئەگەر قسێکت هەبێت لەسەر تەوەرەکە. والله من دەستخۆشی لە ئاسیاسیێڵەکەم ینی وەکەوەی کەوا بەشداربووی ئاسیاسیێڵم سیمکارتی ئاسیاسیێڵم هەیە ینی بڵین تۆس کە خەتێک ئەبەخشییان ئەیفرۆشیتەوە ئەبێ خاوەندی بێت سپاتیکە لە نووسنگەکانی ئاسیاسیێڵ کە بە ناوی بکەی دوو شایدیش بێنی بەڵەکەم سیمکارتەیە تو بۆ ئەیدی بەم شەخصە ینی شتی بەڵگەنامەی زۆرەوێت بەڵگەنامەکانی بابڵین وەکو کاک ئازاد پێت وایە بەبێ ئەوەی ناوی کۆمپانیەکان بهێنێت پێت وایە لە ئێستادا ئەو کەسانی کە بە شێوەیەکی خراپ ئامێری مۆبایل بەکاردەهێنێت پێت وایە هۆکارەکەی چییەوە بۆ تا ئێستای بە شێوەیەکی یاسایی نەتوانراوە ڕێگە بگیرێت لەو دیاردەی بە تایبەتی کە دەوترێت مۆبایل سیمکارتی ئەلوچ ئەوەی کە ناوی دەنێن ئەلوچ بڵاو بۆتەوە ئێستادا پێت وایە هۆکارەکەی چییەوە ئەو کەسانە بۆ وا دەکەن یاخود ئەمە ئەگەڕێتەوە بۆ هەندێک کێشەی تر؟ وڵی براکەم ئەو کارەکەی ئەوەی ئەو شوێنانەی کەوا سیمکارت دەفرۆشن با بڵین پێیانەوترێ سیمکارتی ئەلوچ ئەوە هیچ شتێکت لێ داوا ناکە هەر کاتێک گەنجێک بێوێ سیمکارتێکە کڕێتر خەڵکیش ئستزا دەکا و قسەش بە خەڵکەڵێ و کۆمەلگاکەش لە هەژێنێ ینی بەڕاستی من بۆ خۆم نامەی شان بۆ نات لەلایەن گەنجێکەوە وتی پەیوەندی پێوەکە ئابڕوتە بەم تر وتم باشە دەبێت چی بوو بێ ئەو شخص ئەو گەنجە تر خۆم بۆ نەگیرە تەلەفۆنم بۆ کردوتم بەڕێز چی دەنابێت تۆ نامەت بۆ من نردوو ئەڵێ پەیوەندی پێوەکە ئابڕوت بەڵێ کاک ئازاد ینی ئەو هۆکارەکەی ئەوەیە کەوانی شوێنەکان هیچ شتێکت لێ داوا ناکات وەختێک گەنج بێتێ ئەیکڕێ و بڵێن بەڵێ کاک ئازاد کەواتە با گوێمە لە تێبینی ڕەوەند بێ لە سلێمانی سڵاو لێ بێ کاک ڕەوەند فەرموو. قوربان سپاس دەکەم فەرموو کاک ڕەوەند. چۆن کاکە شوان چاو ماچەکەم دەستخۆشی و تۆرە جوانێکی لێکەم. زۆر سپاس دەکەم. کاکە شوانەوەی ڕاستی بێ لە هەرێمی کوردستان هیچ بەرپرسیارەتیەک نییە. بەڵێ چونکە تۆ فەرموو ئەڵێن هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە هێشتا سلێمانی زۆر لە چاو هەولێرە لە ئاستی بڵین لە ئاستی ئەوەیە کە سیمکارت و ئەو ئەلوجانە ئەفرۆشێ زۆر باشترە. فەرموو بڕۆ سەردانێکی جەنابە هەولێرە بینیوە فەرموو سەردانێکی گەڕێکی تەعجیلی پێ ئەڵێن سەردانێکە بۆ خوارەوە ئەنواع سیمکارتی ئەلوج بەبێ سیمکارتت بەبێ مستەمسەکات پێوە فرۆشن بەبەست لە بازارەکانە ئەمانە دەفرۆشرێن لەسەر ناو بازارەکە فرۆشرێن ئەلوچەوەی پێ دەوترێت ئەلوچ کە مستەمسەکی نییە. بۆیە ئەگەر هاتو حکومەتی هەرێم لەم وڵاتی ئێمەیە سیستەمێکی هەبێت بۆ قەدەغەکردنی سیمکارتی ئەلوچ بە دڵنیاییوە کەس نایکە ئەگەر چۆن ئەڵێن ئەگەر کەسێک کوژێ یان ئەدامەکرێ یان مؤبەدەخوا ئەگەر هاتو قانونێکش بۆ ئەوە دابنێن سیمکارتی ئەلوچ بەدەستی هەر کەسێکەوە بگیرێت حکمێکی وای هەیە و شتێکی ئاوای هەیە دڵنیا بە خەڵکی مەمنوعەکە بەڵام حکومەتەکە
شەریکەیە هەردوو شەریکە سەرەکیەکەی هەرێمی کوردستان بگرا سەر بە دەسەڵاتن سەر بۆ حکومەتەن کە ئێمە ئێستا خۆیان وایان کردووە کەم سیمکارتانە بڵاو بێت. بەڵێ با ناو نهێنین کاکڕۆن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ ئازاد لە کەرکوو گەروەها ڕەوان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکانتان دەچینە لای ڕەجەب لە ئاکری هەروەها کاروان لە کۆی سلااوتان لێبێ فەرموو کاک ڕەجەب. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. بەڵێ سەبارەت بە تەوەرەکەت زۆر لە جێگەی خۆیدایە ئێمە دەبینین زۆرە کەسانێک هەنا کە مۆبایل زۆر بەخراوی بەکاردەهێنن ئەو بۆ ئاستی ڕۆشنبیری ئەو کەسانە دەگەڕێتەوە دەبێت ئەو کەسانە بە خۆیان دابچنەوە بیر بکەنەوە کە کەسانێک ئازار دەدەن مرۆڤ چۆن دڵی ناخۆشێک کەسێک تەلەفۆنێکی بۆ دەکەتن و ئیزعاجی دەکەتن و یاخود قسەی ناشرینی پێدەرێت چۆن بۆ خۆی پێ ناخۆشە دەبێت بە هەمان شێوەش بۆ خەڵکانی ترشی پێ ناخۆش بێتن دەبێت بە خۆی دابچێتەوە زۆر بەداخۆ ئێمە دەبینێت تاکوم کەسانێک مۆبایل هەندەگرت کە مناڵن بەڕاستی زۆرم بینیون ئەو کەسانش مۆبایل هەندەگرت کەسانە ئیزعاج دەکەن یاخود کەسانی کە خۆیان بە ڕۆشنبیر دەئەنێن بەڵام بەداخەوە ئاسی ڕۆشنبیری ئەو کەسانە زۆر نزمە کە خەڵک ئیزعاج دەکەن هەقوایە کۆمپانیەکانی چ ئاسی سێلە چ کۆڕە تەلیکۆم هەر کۆمپانیەک هەیە کە سانسۆرێک لەسەر ئەو کەسانە دابنی کە خەڵک ئیزعاج دەکەن یاخود قسەی ناشرین بە خەڵک ئەرێن ئەو کەسانە بەڕاستی ژمارەکانی لێ ڕابگرن بەڵام بەداخەوە زۆر جار بووە پەیوەندیمان بە کۆمپانیەکانەوە کردووە کارەکەیان بۆ قورس کردین بەڕاستی ئاسانکاریان بۆ نەکردو کە ژمارە ئەو کەسانە ڕابگرن یاخود بۆ من ئەو کەسانە بکەم کە چێ لە ئەو کەسانە هەر لە خۆیانەوە ژمارەکان دابەش دەکەن تەنها لە بەرژەوەندی بیر لە بەرژەوەندی بیر لە بەرژەوەندی کۆمەلگە ناکەنەوە. بەڵێ کاکرێت با گوێمانە تێبینی کاروان بێ لە کۆی سلااو بێ کا کاروان دیارە ئەوەی کە باسمان کرد دیارە کاک ئازاد تێبینیکی هەبوو دەڵێت لە هەولێرە لە بازارەکان بە شوێکی ئاشکرا دەفرۆشێت زۆر سپاس دەکەم فەرموو. دەربارەی بابەتەکە بەڕای من بۆ ئاستی ڕۆشنبیری کەسەکە ئەگەڕێتەوە تاکەن بڕوای وایە مۆبایل باشی بەکاربێ بەڵام لە کۆمەلگای ئێمە ئەو شتە زۆر گرنگی پێ نادرێت ڕۆشنبیری دەخوات چەند یاچەند نیە هەر کەسێک حەزی لێ بێ و پارەیە بێتۆنێ سیمکارتێک بکڕێ و چۆن حەزی لێ بەکاری بێنێ ئەوە لەلایەک لەلایەک تریش بۆ کەمکردنەوەی ئەو دیاردە بەکارهێنانی مۆبایل بەخراپی بەڕای من ڕاگەیاندن نەتوانێت دەوری خۆی بینێ بە باشی بە چەند مەرجێک لەوانە چەند ڕیکلامێک بڵاو بکاتەوە کە مۆبایل بەخراپی بەکارهێنرێت هەر کەناڵێک بێت. بەڵێ کاکەروان بەڵێ سپاس بۆ ڕەجەب لە ئاکرێرەوەها کاروان لە کۆی سپاس بۆ پەیوەندیەکانتان دەچینە لای دیلمان لە هەڵەبجارەوەها هەمیشە لە سلێمانی سڵاوتان لێبێ فەرموو کاک دیلمان. ئێوارەت باش سپاس دەکەم. سپاس لەبارەی تەوەرەکەتانەوە بەڵێ دیارە کێ بووەتە قوربانی و کەسانەی کە سیمکارتی عەلووجیان نییە ئەوانش کە کێن پاڵەوانن ئەوانن کە عەلووجیان هەیە. بەڵێ لێرەدا گەورەترین کێشی ئێمە ئەوەیە کە تووشمان بووە بە تووشی عەلووجەکانە ئەوانەی کە فۆرمێکی تایبەتیان نییە بە ناوی ئەو کەسایەتیانەوە کە مۆبایلەکەیان یان ئەو سیمکارتیان پێ بەڕاستی بۆ ئێمەش لە هەڵەبجە ئەم کارۆم دیاردانە هەیە کە لە نێوجەرگەی بازارەکانی هەڵەبجەدا ڕفتاری پێوە دەکرێت و با بڵێن بازاری بڵێن کاک دیلمان تا چۆن بە شێوەیەکی ئاشکرا دەفرۆشتێت بەشێوەی ئاشکرا نییە بەشێوەیەکی با بڵێن ئێستا من ئاگدارم لەگەڵ برادرانی ئاسایش و پۆلیس قسەم کردووە بە هیچ شێوەی لەگەڵەوەیان نین کە بە شێوەیەکی ئاشکرا بفرۆشەوەی کە ئەیفرۆشێت چەند کەسانێکن ژێرا و ژێر لەگەڵ با بڵێن مشتریەکانە معاملە دەکەن و با بڵێن ئەو سیمکارتانە دەدەن بە هەندێک کەس بە ئەوی زیاترین کەس گەنجە ئەو گەنجانەی کە با بڵێن زیاترین با بڵێن حەزەکانی خۆیان بەجێبهێنن لەوانەیە کە نازانم من بۆ خودی خۆم سیمکارتم دۆزیوەتەوە لەو سیمکارتەدا بڕوات هەبێت سیمکارتەکە یەک ناوی تەواوەتی تیانە بوو یعنی ئەگەر ناوێک بێ بە تەواوەتی نووسرا بە ناوی کەسایەتی. بەڵێ دەچینە لای هەمیشە لە سلێمانی فەرموو هەمیشە خان. ئەم کاتۆ باش هەموو کاتێکت. زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن حەزم ئەکەر زووتر ئەم بەرنامانە هەبووە لەبەرەوەی خەڵکیان هۆشیار کردایەتەوە زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ. زۆر سپاس هەمیشە خان. بەڵێ سەبارەت بە تەوەرەکەتان بەڕاستی بەکارهێنانی مۆبایل بە خراپی زۆر شتێکی ناشرین و ناشارەستانیشە ئەمەش بە زۆر گەڕێتەوە بۆ لای دایک و باوک مناڵی وا هەیە تەمەنی 9 ساڵە 2 سیمکارتی هەیە بەڵێ ئەمە بەڕاستی هیچ ڕاست نییە ئەبێت دایک و باوک ئەگەن لە مناڵەکانیان بێ بەڕاستی ئەگەر سیمکارتێکی هیدەستی دوو بکڕیت یا عەلووج بێ چەندجار تەلەفۆنمان بۆ کراوە ئێمە کڕمانە چەندجار تەلەفۆنمان بۆ کراوە ئەتر هەزار شتی
نەشارستانیا و توایترە تاوە سڕیمانەوە لامان برد هیچ بە کەڵکی ئەو شتانە نایە ئێستا بەڕاستی خەڵکەکە بازام خەڵکەکە زۆر بە شێوەیەکی ناشرین ئەم موبایلە بەکار ئەهێنن. بەڵێ هەمیشە خان زۆر سپاس بۆ پەیوەندەکە، سپاس بۆ دیلمان لە هەڵەبجە، سپاس بۆ هەمیشە لە سلێمانی. بەڵازان پەیامنێرە مە دلۆڤان حەسەن چەندجوینێکی ئامادەکرێت لە باژارێ دەهۆک بە هەڤرا تەماشا بکەین. خرابی دوێ من وەختی مرۆڤ هەموو شقەسە تەلەفۆنەیەکی بکات ئەوان مرۆڤی مرۆڤێ بەتاڵ بیتن هەموو مرۆڤ شقەسە بکار بین بەس بۆ شێوەیەژی هەکە مرۆڤی شولێکی فەر هەبێت ئەم بۆ برادێکی خۆ تەلەفۆنێ بکات یا سا پێڕا بۆ یعنی مشکلێکی وەیەکی بەرێ چێنا بنو کە هەموو هەرێک باشی تەلەفۆنێ بیکات. قالك شو لا الما كنت بيجين الما سفكت كات قالك ريكا ابو مانيزيكت كات عندك راوشت نباش تدا ديارت كان ابد فيا اعلان دوري خو بيني في مجالي داك وبرنامج هشياريه هبن درباره بكار اينا في اميريك واف اميري اينا بو خدمه يام روايتي من نباور درستي تبكار اينا چونكي قالك اريشيت هين بو برای کار اینان های چون که درست نهایت کار اینان یعنی هرچه جهنشن ویتشت قطع کن چون که گلک مشابوی گلک تاتی نفروتن بغیر ناف اگه هر کسی که خطوی سر نافی بیتن و رقابه سر هبیتن به گمان نامینی دفتشتن تیفچون حکمت هایی بو ویشوله چکو موبایل هاتی چکن بو شوله باش نه بو شوله که خراب دووبارە سڵاوتەنێ بێ ئازیان بەڵێ دنیا لە سلێمانی ڕوها ئاکار لە ئەکرێ سڵاتەنێ بێ فەرموو دنیا خان هەموو کاتێکت زۆر سپاس دەکەم ئەگەر دوورکەویتۆ لە تەلەڤیزیۆنەکەیان دەنگەکەی کەسکەی بەڵێ دنیا خان بەڵێ گوێم لێتە فەرموو زۆر سپاس دەکەم بەڵێ لەسەر تەوەرەکەتان وەڵی تەوەرێکی زۆر جوانە وەدارم سەرکەوتوو بوون بەڵێ دنیا خان بەڵێ وەڵی بەڕاستی لە بازاڕ ینی بە شێوەیەکی لێ هاتووە وەکو شتێکی زۆر سووک تەماشاکێ بەڵێ یعنی ئێستا تۆ چیتە بازارەوە ینی سیمکارتێ بە 3000 ئاشتەیەک بە 3000 ئەی کڕیت یعنی بێ فۆرم و بێ هیچ وەڵی جاری وایە بێ فۆرم یعنی ئێمە مخۆم سیمکارتم کڕیەوە بێ فۆرم بە 3000 لێ هاتووە خەڵک بە خەڵکی تر ڕابێرێت یعنی زۆر ناخۆشە ئەوە بەڵێ بەڵێ ینی ئەمە لەکوێی سلێمانی بۆی دیاریکە لەکوێی سلێمانی ئەم شتانە هەیە وڵی بەڕێز لەناو بازاڕە بە زۆری لەسەر جادەکان لەناو دوکانەکان بە فۆرمە بەڵێ بە ئاشکرا تۆ کڕیوتە بەڵێ وەڵام من کڕیومە کەواتە تو ئەگەر دنیا خان با پرسیارە ئەگەر تۆ بە خراپ ێزانی چۆن ئەوەت کڕیوە کە دوایی لەوە چ تووشی لێپێشنەیەکی یاسایی بیت ئەگەر هاتوو پەیوەندیەکەت بۆ نمونە شتێک بوو تۆ چۆن کڕیتە کە خۆت قبوڵت نییە دەڵی شتێکی خراپە وڵی من خۆم قبوڵم نییە بەڵام یعنی هەیە پێویستێتی هەیە توانی ینی بەکاری بێنێ بەڵام ێستا من خۆم ئیش هیچی خراپی پێ ناکەم بۆیە ئەم باوەڕم بە خۆم هەیە بۆیە کڕیومە بەڵام هەیە بۆ شتی تر بەکارێنێ وەنیە بەڵێ بەڵێ دنیا خان بەڵێ با گوێمانە تێبینی ئاکار بێ لە ئاکرێ فەرموو سەیدا ئاکار شلون كوي حاتم گەلێک سپاس دەم باش کەرەمکە جان باز تشكي دەستخۆشی برنامەکەت لێ یاکەم گەلێک سپاس بۆتە ئەمە بەش حاڵێکم نوا دەدانێم کە زۆربەی ئەو گیر و گەفتە کومەڵاتیانە کە لە ناو کومەڵگەی ئێمە ڕوودەدات لەو سەردەما ئەمە هەمیشە لە تەلەفۆن دەگەڕێتەوە بۆ ئەو ئامێرە گەیاندنە کە کۆبرەیەکان گەنجێک سینکۆرتێکی دەکرێتەوە پێی دەڵێن علوچ هیچی خۆی پێداوە دەکات و کەس نازانێتن ئەو کۆبرەیە چییە ئەو جەلەنەو کومەڵگەی ئێمەدا گیر و گرفتی کومەڵاتی چاو دەبیتن عائلی خێزانی زوجە دەگەیتە قاتلیان کوشتنیش دەبێت کۆمپۆنیەکانی ئێمە کە ئەو کۆمپۆنیەکانی ئێمە قسەیەکیان دەربخەنە ئەو فۆرمانە هەمووی ئەو سیمکۆرتە هەموو بە فۆرم بێ نەڕی بەبێ فۆرم بفرۆشن ئەوە دەڵێن بە علوجی پێت وایە کاک ئاکار ئەوەی ئەم ئامێرە کە دروست کراوە بۆ ئەوەی تۆ پێویستی خۆت پەیوەندی بکەیت بە کەسێکیان پەیوەندیەکان کۆبکاتەوە ئایا ئەمە ئەم ئامێرە بۆ ئەو دروست کراکەوە بەکاربهێنرێەوە پێت وایە ئەمە تا چەند پەیوەندی بە ئاستی هۆشیاری ئەو کەسانەوە هەیە وەک کاکڕەوەند کاکڕەجە باسی لێوە کرد کاگازات باسی وەروەها زەریاڕەشی لەسەر تۆڕی کۆمەڵاتی دەڵێت ئەمە پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری ئەو کەسانەوە هەیە تا چەند ئەوە وایە بێگومانەوە شتێکی ڕاستە بەس لەناو کومەڵگەی ئێمە دەیشتمەوە بەڵێ بەڵێ کەواتە سپاس بۆ دنیا لە سلێمانی سپاس بۆ ئاکار لە ئاکرێ بەڵێ دەچینە لای علی لە گەرمیان هەروەها دەرەڤان لە هەولێر سڵاتە نەبێ فەرموو کاک علی زۆر سپاس دەکەم کاک علی
لە کۆژی ئەو تەوەرەت یەکەم کە هەڵبژاردووە باڵە سپاس دەکەم وەڵام من لەسەر تەوەرەکە چەند قسەیەکم هەیە من یەکی وەکو بەڵگەوە قساکەم لە شاری هەولێر لە لای قەڵا کە دەیان مێز دەبینین سیمکارتی ئەلوژ دەفرۆشێ ئەنوعاتمان لە هەموو شارشەکانە سەر بە هەولێر سەر بە کەرکووک سەر بە شوێنەکانی تراکەین ئەیبینین کە بە شیایەکی ناخۆش بەکاری دێنن خۆم شخصی خۆم ئاسیاسەڵی شماگەدار کرۆ پێیانم وتووە معنای چی کە کۆمپانیایەک کە بتوانێت چەندین تۆڕی هەبێت چەندین کەسانی هەبێت لەسەر ئەو هێڵە بێ نەتوانێت چەکێکی ئەو سیمکارتانە بکە ئەو سیمکارتە ئەلوژانە بسووتێنێ لە لای بەرێک کەس تووشی ئەو کێشە نەبێتەوە ئێستا کەسمانە بینین لە ژن لە کچان لە هەموو کەسی وای تاتۆ موبایل هەڵ نەگرێ کە لەبەرشی من دەڕۆمە هەولێر سیمکارتێکی ئەلوژ دەستێنم بەڵێ کاک عەلی قسەی پێکەم و کەسیش نازانێت لە کێ قسە دەکەن کەواتە کاک عەلی با گوێمە لە تێبینی کاک دەرەڤان بێ لە هەولێر سڵاو لێ بە کاک دەرەڤان ئەوە دوو پەیوەندی باس لەوە دەکەن دوو بەشدار بوو دەڵێن لە شاری هەولێر بە ئاشکرا سیمکارتی ئەلوژ دەفرۆشتێت پێت وایە ئەوە تا چەند شتێکی باشەوە بۆ تا ئێستا ڕێگری لێ نەکراوە بەڵێ ئێوارە باش من لە هەولێر یەکەم جار ناوم بەرەڤانە ببورن کە نووسیتانە دەرەڤان ببورە بەرەڤان لە هەولێر فەرموو کاک بەرەڤان ببورە زۆر سپاس بەڵێ سپاس دیاردەی مۆبایل من خۆشتانە دەکەم تەوەرێکی جوانتان هەڵبژاردووە زۆر سپاس دیاردەی مۆبایل وەک خۆمان دەزانین هەموو شتێک نەک دیاردەی مۆبایل خراپ بەکارهێنانی مۆبایل هەموو شتێک دەبێت سنوورێکی هەبێ وەک خۆمان دەزانین لە کوردستان بەگشتی و لە هەندێک شوێنش بە تایبەتی بەڕاستی بەکارهێنانی مۆبایل بووتە شتێک وەکو شتێکی یاسایی لێ هاتووە کەسێک دەچێت ژمارەیەک دەکرێت جنێو بە برادرێک بە هاوڕێک بە کەسێک بە ئەو کەسێک کە هەدەفەکەیەتی نیشانەکەیەتی بەکاری دێنی بۆ شتێکی خراپ دواتر تەلەفۆنەکە بە نرخێکی 1000 هەرزانە و دای دەخاو فرەیەدا ئەمە بەڕاستی نوێیەکە بێ بەڵێ سپاس بۆ عەلی لە گەرمیان سپاس بۆ بەرەڤان لە هەولێر سپاس بۆ پەیوەندەکاندا بەڵێ ئەزان پەیامنێری ئێمە بەیز عوسمان چەند چاپێکەوتنێکی ئامادە کردووە لە شاری سلێمانی وا بزانین هاوڵاتیان ڕاو تێبینی سەرنجەکان چییە لەسەر تەوەری بەرنامەکە با پێکەوە ببینین یارێکێک لە تەکنۆلۆژیا سەردەمەکانی ئێستا موبایل یارەوە بەکارهێنانی موبایل لە ناو خەڵکو لە ناو کۆمەڵگای ڕنگدانەوە دەنگدانەوەی باشیە بەت بەڵام ئەوەی بەداخۆ لەلایەن کۆمەڵگای ئێمە ڕەچاو ئەکرێت و تێبینی ئەکرێت زۆر جار لایانی نێگەتیڤ لە بەکارهێنان لە خراپ بەکارهێنانی موبایل کەوتۆتەوە لەوانەیە ئەمەش بۆ کۆمەڵێک هۆکار بگرێتەوە هەم لەلایەن دابوونێتی ئەو کۆمەڵگەیەدا وای کردووە کۆمەڵێک کەس ئەم ئامێرەیە کە بۆشتی بە سوود داهێنراوە زۆر جار وای لێ کردو بۆشتی نابەسوود بەکاری بێنێت ئەمە ژوای کردووە کێشەی جۆرا زۆر لە ناو خێزان ناتێبکەوێتەوە لە ناو ماڵەکان ناتێکێتەوە لە نێوان هاوڕێکان زۆر جار موبایل بۆتە هۆی ئامرازێک کە گاڵتەکردن بە یەکتریان بۆ ترساندنی یەکتر بەکارهاتەوە کە بە پێچوانەوە ئەو تەکنۆلۆژیایە بۆ زانیاری بە سوود و بۆ شتی ئیجابی بەکارهاتووە داهێنراوە بەڵام ئێمە زۆر جار لەنایەن کۆمەڵگەکانە ئەوەی تێبینی ژەکرێت زیاتر لە ناو چینی گەنجانە ئەو شتە ڕنگداوەندەوە نەک لەلایەن هەموو چینێکا زۆر جارێگەرمە بە نمونە بێنە ئەوەی تەماشای کەسێککەین کە بەتەمەنە موبایل بە شێوەیەشی زۆر ئاسایی و سادە بەکارێن تەنانەت بۆ پێویستەکانی ژیان ئەو کاتێک کە پێویستێتی بەڵام ئەوەی لە ناو گەنجانە زۆر جار لە نووسینی مەسیجا کێشەی تێکەوتۆ یان زۆر جار بۆ گاڵتەکردن بە هاوڕێکەوە ئەمەش بۆتە هۆی شتێکی زۆر ناخۆش و ناشرین لەلایەمەدا بۆیە پێویستە گەنجان زۆر بە وریا مامەڕە لەگەڵ ئەم تەکنۆلۆژیا بکەن لە کۆمەڵگای ئێمە کێشێکی زۆر باوە کە گەنجانی ئێمە بەم شێوازە بە شێوازێکی غەڵەت بەکاری ئێنن لە ڕووی هەندێک شتەوە بۆ نمونە تەسویر یا بۆ نمونە قسەکردن یان کەسانێک بێزار ئەکەن بێ ئەوەی کەسەکەش بناسن ئەمە لەلایەکیشەوە من ئەتوانم نمونێک بێنمەوە هاوڕێکم هەبوو ڕقەمێک بێزاریە کریانی بەڕاستی خۆی یەکێک بوو لە هۆکارانی کە زۆر ئیزعاجی کرد بوو کێشەی بۆ دروست بۆیە تەنانەت وهای لێ هاتبوو ئەیوت من خۆم ئاکۆژم یعنی موبایل بۆ ئەو نەکراوە هیوادارم بە شێوازێکی باش بەکاربێنێت بەڵا زەن دیارە لە تەورەکە ئێمە با قسە لەسەر ئەوشکین کە ئامێری موبایل نەک هێڵەکان ئامێرەکانیش بە شێوەیەکی باش زۆر بە شێوەیەکی خراپ زۆر جار بەکاردەهێنێت بۆ نمونە موبایل کە کامێرە هەیە ئەو موبایلانەی کە کامێرەیان هەیە بە شێوەیەکی خراپ بەکاردەهێنن بۆ بڵاوکردنەوەی هەندێک ڤیدیۆ گرتەی ڤیدیۆیی کە لە ئێستادا بە شێوەیەکی زۆر بڵاو بۆتەوە بەڵێ ستار لە هەولێر هەروەها سەربەست لە سلێمانی سڵاتە نەبێ فەرموو کاک ستار ئەو کاتت باش بڕێ بڕێ زۆر سپاس دەکەم کاک ستار فەرموو چاوەکەم دەستخۆشی و بەرنامە جوانە لێ دەکەم زۆر سپاس
بەڵێ کاکسەر ئەگە شوێنەکەت گۆڕی بووی باشتر گوێمان لە دەنگت بێ. بەڵێ فەرموو. بەڵێ بەڵێ کاکەجان من لە هەولێر قسەم لەسەر ئەو موبایلانەی کە لە هەولێر سیمکارتی علوز ئەفرۆشن شەریکەی ئاسیا شەریکەی کۆڕەک شەریکەی موبایل کاکسەر با ناو نەهێنین با ناو نەهێنین بەبێ ئەوەی ناوی کۆمپانیەکان بینی با قسە لەسەر بابەتەکە بکەین. بڵێ کاکەجان من چەند عایلە ناسم لە هەولێر لەسەر سیمکارتی علوز تووشی مشکلە بووە. بەڵێ چەندەناها خەڵک کوژداوە لە هەولێر لەسەر سیمکارتە. بەڵام تۆ وەک ئەم دیاردەیەکەوە باسی دەکەی ئایا ئەو شتێکی مەترسیدار نییە لە کاتێکا کە چەند بەشداربوویەکی تر دەڵێن لە هەولێر بە ئاشکرا سیمکارتی وەک پێی دەڵێن علوج دەفرۆشرێت بەڵام کەواتە بۆ ڕێگری لێ نەکراوە. بەڵێ لەناو بازارەکان هەیە لەناو شەقامەکان هەیە وەرە کۆتری سەلام ببینە ڕۆژانە بە هەزاران سیمکارتی علوز ئەفرۆشێ براکەم لەو هەولێرە. بۆ ڕێگری لێ ناکرێت بۆ کاکەجان چارەسەری نییە برا جارێک ئاسیاسی ڕایگەی وتیان تەواو سیمکارتی علوز نوە دوای هاتووە ناو بازار. بەڵێ کاک سەربا ناوی کۆمپانیەکان نەهێن با پێکەوە گوێمان لە تێبینی سەربەست بێ لە سلێمانی. فەرموو کاک سەربەست. کاک سەربەست ئەگە گوێت لێمان ئەسڵاوە لێ بێ فەرموو. کاک سەربەست بەڵێ دیارە پەیوەندیەکەی سەربەست لە سلێمانی بشرا بڵێ سپاس بۆ ستار لە هەولێر. بەڵێ ئازان دیارە ئەوەی کە باس دەکرێت لە ئێستادا بەکارهێنانی موبایل بە شێوەیەکی گشتی نەکەر هێڵەکانی پەیوەندیەکان یان هێڵەکانی کۆمپانیەکان هەندێک جار کامێرای موبایلەکان بە شێوەیەکی خراپ بەکاردێنێت. دەتوانن قسەی لەسەرکەم بڵێ پەیوەندی ترمان لەگەڵدایە ساماڵ لە سۆران. فەرموو ساماڵ. ساماڵ خان فەرموو. بەڵێ گوێمانێتە فەرموو. سپاس. ئێوارە باش. ئێوارەت بە زۆر سپاس دەکەین. باشی بەرز. زۆر سپاس. بەڵێ بەڵێ سەبارەت بە دیاردەی خراپ بەکارهێنانی مۆبایل بەڵێ بەداخەوە بە دنیایەوە تەکنۆلۆژیاکە گەیشتووە بەڵێ بەڵام عەقڵیەتی و چۆنێتی بەکارهێنانی نەگەیشتە تا ئێستا. ئەگەر سەیر بکەین دەبینین بەدارەتی لەنێوان چینی گەنجان زۆر خراپ بەکاردێنرێت. هیوادارین یعنی وەکو خۆی بەکاردێنرێت چکە تەکنۆلۆژیاکی پێویستە سەردەمیە بەتابەتەوەی کە ئێستا کوردستان بەڕووی جیهاندا کرایتەوە پێویستە وەکو خۆی بەکاربهێنرێت. بەڵێ بەڵێ دەچینە لای کاک عەبدولکەریم لە پێنجوێن. سڵاو لێ بێ کاک عەبدولکەریم فەرموو. ئێوارە باش. ئێوارەت زۆر سپاس دەکەم. سەبارەت بە بەکارهێنانی مۆبایل وەکو سیمکارت. بەڵێ مۆبایل زۆر کەس وێنەگرتن یانی کە وێنەی خێزانیە بڵێن یەکە میمۆریەکی لێون بوو بێ دۆچێتەوە وێنەی خێزانی تیاوێ یا ڤیدیۆ خێزانی تاوێ بە شێوەیەکی ناشرین هەست بە بەرپرسیارەتی ناکە بڵاوێ کاتەوە ئەمە شتێکی جوان نییە. ئەوەکو مۆبایل وەکو سیمکارتیش هەبێ بپرسین لەکەیەوە سیمکارتی علوش سەریەڵداوە. بەڵێ بێگومان لەو کاتەوە سەریەڵداوە کە نرخی سیمکارت دابەزیوە. بەڵێ ئەگە بگەڕێنەوە بۆ کۆن سیمکارت لە ژمارە 150 و 40 و بگرە زیاتریش کە گران بووە. بەڵێ سیمکارتی علوش لە بازاڕ نەبووە. بەڵێ کاک عەبدولکەریم لە پێنجوێن سامان لە سووران سپاس بۆ پەیوەندیەکاندا. بەڵێ ئازم بە داوای لێبوردنەوە کە کاتی بەرنامی ماکی خەڵک بۆ ئەم ئێوارەیە دواخرا بەهۆی بوونی چەند کێشەیەکی تەکنیکی ئەمە دوا وێزگەی بەرنامەکە لە ئێستادا چەند تێبینێکی تۆری کۆمەڵایەتی فێسبوک دەخوێنێ. بەڵێ دیارە چەند تێبینێکمان بۆ هاتووە کۆشەر ئەحمەد دەڵێت بەکارهێنانی مۆبایل ئەگەرە بۆ تاکەکان و دەڵێت ڕژانی نرخی سیمکارت کە ئەویش یان دابەزینی مەبەستی ئەوەیە هۆکارێکە من داواکارم لە کۆمپانیای دیارە ناوەکە دەڵێت داواکارم لە کۆمپانیەکان کە چاوێک بەو نرخ و هەرزانی سیمکارتانە بخشێنەوە بەڕاستی کەسی وا دەناسم نزیکەی 20 سیمکارتی هەیە نازانم ئەمە کێ بەرپرسیار دیارە مەبەستی ئەوەیە کە هەرزانی نرخی سیمکارتەکان هۆکارێکە بۆ بڵاوبوونەوەی ئەم دیاردەیە هەروەها زەریا ڕەشید دەڵێت پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری ئەو کەسەوە هەیە هەروەها ئاسۆفیزیک دەڵێت بە بڕوای من دیاردەی خراپ بەکارهێنانی مۆبایل دەگەڕێتەوە بۆ نەبوونی هۆشیاری خەڵک لە سوودی یان چۆنێتی سوودوەرگرتن لە مۆبایل بۆیە بۆ چارەسەرکردنی ئەم دیاردەیە پێویستە یەکەم ڕاگەیەندەکان خەڵک ئاگدار بکەنەوە هەروەها دووهەم ئاراستەکردنی گەنج بە تایبەتی لە تەمەنی هەرزەکاری و پێویستە لەسەر دایک و باوکیان واسود لە ئامێری مۆبایل بە منداڵەکانیان بگەێنن بە شێوەیەکی
دروست هیمداد SH دەڵێت هەرداهێنانێکی تەکنۆلۆژی گۆڕانکاری ئەرێنی و نەرێنی بە دوای خۆی دادەهێنێت بەڵام لە کوردستاندا بە شێوەیەکی بەرچاو تەکنۆلۆژیا بەگشتی خراپ بەکاردەهێنرێت و مۆبایلیش بێبەش نییە لەو خراپ بەکارهێنانە. هەروەها چەند دەبینێکی ترمان بۆ هاتووە ئەرکان محەممەد دەڵێت دەستخۆشی لەم بەرامەتان دەکەم سپاس دەکەین دەڵێت مۆبایل تەکنۆلۆژیایە کە هەر پێشکەوتووە بەڵام بەداخەوە لە کوردستاندا سەدەی یەکەمی بەکارهێنانیە. هەروەها سیمکارتی ئەلوچ کێ بەرپرسیاری سەرەکی بوونی سیمکارتی ئەلوچ ئایا دوکاندارەکان بەرپرسیارن ئەوە پرسیار دەکات. هەروەها پەیوەند ئۆزی دەڵێت من دەسەڵات بە بەرپرس دەزانم و لە هەولێر لە چواردەوری قەڵا بە ئاشکرا دەفرۆشێت. دیارە چەند هاوڵاتیەکی تر ئاماژەیان بۆ کرد کە لە شاری هەولێر بە ئاشکرا دەفرۆشێت. هەروەها تێبینی ترمان هەبوو سەرنجی تر لە هەڵەبجی شەهیدەوە کاک دیلمان پەیوەندی کرد دەڵێت لە بازاڕەکانی هەڵەبجە بە شێوەیەکی نهێنی سیمکارتی ئەوەی کە پێی دەوترێ ئەلوچ دەفرۆشێ. بەڵێ تێبینی ترمان بۆ هاتووە کەیوان سەلمان دەڵێت خراپ بەکارهێنانی مۆبایل دیاردەیەکی زۆر ناشرینە. ئەمە دروستکراوە بۆ مۆبایل دروستکراوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە بە خراپ بەکاردەهێنن. هەروەها هاوراز دەڵێت بەڕاستی بەکارهێنانی مۆبایل پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری ئەو کەسەوە هەیە. دیارە چەند تێبینیەکمان کۆ کردەوە ئێمە بەسمان لەوە بوو کە باسی دیاردەی خراپ بەکارهێنانی ئامێری مۆبایل وەکو کامیرا و ئەو شتانە بکەین. دیارە یەکێک لە تێبینەکان کاک عەبدولکەریم لە پێنجەم باسی لەوە کرد کە وێنەگرتنی یاخود وێنەی خێزانی لە کاتێکدا کە وێنە دەگیرێت ئەگەر هاتوو ئەو ئامێرە ون بوو لە کاتێکدا ئەگەر ون بوو دەڵێت ئەو وێنانە بەبێ بەرپرسیارەتی ون دەبن. هەروەها سامان لە سۆران هەمان شت دژایەتی ئەم دیاردەی کە هەروەها عەلی لە گەرمیان دەڵێت لە شاری هەولێر لە لای قەڵا وەک باسمان کرد پێشتر دەڵێت بە ئاشکرا سیمکارتی ئەوەی پێدەوترێ ئەلوچ دەفرۆشێت. دنیا لە سلێمانی دەڵێت لە بازارەکانی سلێمانی بە ئاشکرا سیمکارتی ئەلوچ بەکاردەهێنرێت. دیارە ئەو خۆی وەکو نمونەیەکی خۆی باسی لۆ کرد کە خۆی سیمکارتێکی ئەلوچی کڕیوە. هەمیشە لە سلێمانی دەڵێت زۆر شتێکی ناشرینەوە ئەمە دەگرێتەوە بۆ دایک و باوک و منداڵان و دەڵێت مناڵی وا هەیە کە دوو سیمکارتی هەیە. بەرەزان بە داوای لێبوردنەوە کە کاتی بەرنامەی ئەم جارەی بایکی خەڵک زۆر کورت بوو داوای لێبوردنتان دەکەین وەسبێنی هاوکارم هەکانی هێلی لەگەڵتان دەبێت بۆ تەوەرێکی گەرمتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک هەر شاد و سەرفەراز بن.